بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر زیادکردنی باجوو ڕەسومات کۆبەوە. لە کۆبوونەوەکەیدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیاریدا بە ڕاگرتنی بڕیاری حکوومەت هێرێم بۆ زیادکردنی باجوو ڕەسومات. با میێندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دلێر مەحموود، بڕیاردەری پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە چەمچەماڵیشەوە، ئازاد هەماوەندی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تاوتوێیەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بڕیاری زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ کردەوە. بڕیارە حکوومەت پارەی باج و ڕسومات لەسەر هەموو فەرمانگەکانی زیاد بکات. بڕیارەکە لە هەولێر و دهۆک خراوەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەهۆی بوونی کەموکورتی یاسایی و نەعەدالەتی لە بڕیارەکەدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کارکردن بە بڕیارەکەیان هەڵپەسارد. باشتر وەڕەچاوی هەلومەرج و بار و گوزەران و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی بکرێ بەرامبەر بە ئەو ڕسوماتەی دانراوە و ئەگەر بکرێت هەڵپسێرێت بۆ ئەوەی لە کاتێکا جێبەجێ بکرێ کە بار و ژێوی یا داهاتی هاوڵاتیان لە ئێستا باشتر بێ. ئەمە خاڵیەک. خاڵی دووەم، بڕیارەکەمان ئاراسی پارێزگای سلێمانی یەکەین بۆ ڕاگرتنی جێبەجێکردنی ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران لە سنووری حکوومەتی خۆجێیەتی پارێزگای سلێمانیدا تا ئەو کاتەی ئێمە هەم وەڵامەکانی پەرلەمانی کوردستان و هەم وەڵامی ئەنجومەنی وەزیران وەرەگرین. حکوومەتی هەرێم بۆ بەدەستهێنانی داهاتێکی زیاتر بڕیاری داوە باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد بکات، بە تایبەتی ئەو هاوڵاتیانەی کە خاوەن دوکان و بازار و پیشەوەرن. ئەوە لە کاتێکدایە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن پێویستە حکوومەت باج لەسەر کۆمپانیا زەبەلاح و بەرەمێنەرەکانی نەوت وەربگرێت، نەک ئەو هاوڵاتیانەی کە موچەکانیان بۆ پاشەکەوت کراوە. ئەو مڵکانەی کە ئێستا فۆڕمیان هەیە و هەروە ئیفراز کراون، حکوومەت تەملیکیان کە یاخود تاپۆیان کا لەسەر خەڵک داهاتێکی باشی دەست دەکەوێت. هەروەها دەربارەی بە باخ و vێلاکان داوای ئەومان کردووە کەوا کرەیەکی ساڵانە لەسەر وەربگری. ئەمە داهاتێکی یەکجار زۆر باش دەبێت بۆ حکوومەت و کۆمەڵە خاڵی ترکێ ئەمە لەوێدا باسمان کردووە. پیشەوەران و خاوەنکارەکانی ناوچەی پیشەسازی دوی سلێمانی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران ڕەت دەکەنەوە و دەڵێن ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێت، ناونیشانی دوکان و کۆگا و شوێنکارەکانیان لێ دەکەنەوە و ئامادەنین پارەی ئەو باج و ڕسوماتە بدەن. ئێمە وەکو پیشەوەرانی ناوچەی پیشەسازی حکوومەتی هەرێم بڕیارێکی دەرکردەوە بۆ باج و ڕسومات لەسەر قوتعی سەر دوکانەکان. ئەگەر بێت و حکوومەت ئەو بڕیارە بکاتە بواری جێبەجێکردنەوە، ئێمە قوتعەکانمان هەموو دوکانەکان قوتعەکان لێکەینەوە. ئێمە ئەوەتە ئێمە بەحساب پیشەوەرین، ئەوە دەستی منە کاکە کە بەحساب ئێمە پیشەوەرین، دەستی ئێمە لە دەستی دکتۆرە پاکترە. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم با بڕیاری ژمارە 126 باج و ڕسوماتی خستۆتە سەر هاوڵاتیان. باج و ڕسوماتەکان لە تازەکردنەوەی مۆڵەتەوە بگرە تا قەتعی سەر دوکان و ڕشتنی خۆڵ و خاشاکی ماڵانیش دەگرێتەوە. لەگەڵ ئەمە پیشانە باسی ئەو بڕیاری حکوومەتمان کرد کە بڕیاری داوە باج و ڕسومات لەسەر ناونیشانی دوکانەکانیان وەربگرێت. پیشەوەران ئەم بڕیاری حکوومەت ڕەت دەکەنەوە و باسیش لەوە دەکەن کە بڕیارەکەی حکوومەت نەعەدالەتی تێدایە بەوەی جیاوازی نەکردووە لە نێوان دوکانێک کە لەم بازاڕدایە و دوکانێکی دیکەش کە لە قەزان و حیەکاندایە. ئەم بڕیارەی حکوومەت ناڕزایی توندی پیشەوەران و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای لێکەوتەوە. هەر بۆ بۆنەوە ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو بڕیاری حکوومەتی ڕەت کردەوە. ئیحسان سابیر کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. کاک دلێ بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا بەرلەوەی کە سەرسەر کۆبوونەوەکەی ئەنجومەن و بڕیارەکەی ئەنجومەن بکەین بۆ ڕاگرتنی ئەم بڕیاری حکوومەتی هەرێم. دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر بڕیارەکەی حکوومەتی هەرێم بزانم بۆ زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان.
سپاس بۆ بینەران و بیسەران سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانیش کە کۆبوونەوەیان کردو بۆ ئەوەی داوای ڕوونکردنەوەکەن لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڵام ئێمە لە پێش بکەین باسی باجەکەین بە پێی مادەی 28 لە دەستوری عێراقیدا کە ئیتر دەستوری عێراقی نوێترین یاسا و دەستورەکە دانراوە هەڵگرتنی باج زیادکردنی باج گۆڕانکاری لە باجە یافاکردنی هەر شوێنێک ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیایە بۆ لە دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیە هەڵبەتە ئەم مادەیە ئەگەر ئێمە وردیکەینەوە بۆچی ئەگەرێتەوە بۆ ئەوەی حکوومەتی ئیتیحادی ئەو توانای دەرکردنی دراوی هەیە پارەی هەیە کە ئەو توانای دەرکردنی دراوی هەبوو مانایە ئەو ئەزانێت نرخی فرۆشتنی دراوەکەی لە بازاری جیهانیدا بە پێی دراوە گرانباکانی وەکو دۆلار و وەکو یۆرۆ بەرامبەر بە چەندە و ئایا ئەو ئەزانێت ئەو موچەیە کە هاوڵاتیان ئەو موچەیە عەفو کە موچەخۆران وەری ئەگرن لە حکوومەتی ئیتیحادی وەرەگرن ئەو ئەزانێت ئایا باو و گوزەرانی خەڵک چەندە چۆن نییە و بە پێی باو و گوزەران و داهاتی خەڵک و معیشەتی خەڵک ئەتوانێت هەم دیسان شیکاریەکیش بکات بۆ بازار ئایا بازاڕیش یاخود گەرموگوڕی بازار لە چه ئاستێکدایە بە پێی ئەوە بە پێی پلانێکی نەخشە بۆ داڕژراوە بە پێی پلانێکی ئابووری بە پێی پلانێکی زانستی ئەو هەڵ ئەسێت بەوەی کە ڕسومات باش زیاب بکات یان کەم بکات ئەجینا اینجا ئەو ڕسومات و باجە بەو شێوەیە زیێ ئەکرێت ئیتر بڵین حکومەتە ئیقلیمەکان حکومەتەکان حکومەتە مەحەلیەکان یاخود حکومەتی هەرێم لەو حاڵەتەدا ئەتوانێت بگەڕێتەوە ئەبوو ئەو یاسایە یعنی زیادکردی یا کەمکردن پێی پلانێکیدا ڕێژراوی ئابوووریانە و زانستیانە بێ ڕوونکردنەوە بدات کە بۆ چ شێوەیە بە چ شێوەیە کاتە بڕێرەکە نایاساییەوەی کە ئێستا حکوومەت داوێتی بە ڕێی من قسمێ بەشێک لەو ڕسوماتانە لەو باجانە کە هەیە کە ئەو زیایەکان نایاساییە بە یاخود دایناوە نایاساییە بەڵام هەنێک شتی هەیە بڵین ئەوەیە کە حکوومەت ینی سەری لە خۆی شێوانەوە ئەتوانم چۆن خۆی شێواندووە یارمەتیم بە کۆمەڵێ باجەیە یان ڕسوماتەیە ئەمە هەر لە کۆنەوە هەبوو و هەر هەش بووە بۆ نمونە پێڵێن بە زمانی سادی خۆمان پێڵێ قیرتاوانە هەر کەس کە قیرتاو ئەکرێ بەردەمی ماڵی بەردەمی دوکانی لە کاتێکە ئیشی کەوتۆتە بەلەدێ ئیشی کەوتۆتە ئەوێ بۆ کڕینێ بۆ فرۆشتنێ بۆ معاملەیەک ئەو قیرتاوانەی لێ سەنداوە مەسەلەی ئەم تابلۆیانە تابلۆکان ئەو تابلۆی لەسەر مڵکی گشتی بوو بێت یاخود مڵکی حکوومەت بوو بێت دانرابێت لە خۆی داینراوە بە پێی یاسا و ڕێسایەک و بە پێی ئەوەی تەنزیمی شارەکە تێک نایەوە بە پێی ئەوەی چەند ئەگرێت حکوومەت هینی ئەوەی کردووە کە چی لێ ئەسەری و چی لێ ناسەنێ بگرێت لە زۆر کاتیشا زۆر ڕێکلام هەیە هەر لەو تابلۆیانە کە ئەبێتەوەی جوانی شارەکە لە زیاتیەوە خۆ جوانی کرد ڕێگە بەو پیشانەیە کە بچ شێوەیە دیزایینێکی بوو ئەکێشی کە شارەکە جوانکە لەم حاڵەتەشە ئەبێ بۆی کەمکەیتەوانێ یعنی ئەمەوەیە کاڵێم سەر لە شێوایەکە ینی کۆمەڵی بڕیار هەیە لە خۆی نابێ بێ تەنها بۆم بەس کۆکردنەوەی داهات بێ کۆکردنەوەی پارە دەکەم دواتریشمان هەیە قسەی زیاتری لەسەرەکەی گەر بچینە لای کاک ئازاد کاگازە زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت لەوە دەست پێ بکەین ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر چ بنەمایەک ئەمڕۆ بڕیارتاندا کە بڕیاری حکوومەت هەرێمی کوردستان بۆ زیادکردنی باج و ڕسومات ڕابگیرێت زۆر سپاس بۆ بەڕێستانەوە بۆ بینەران دیارە من دەمەوێت سەرەتا ئەوەی کە بەڕێستان ناوتان هێنا کە باج و ڕسومات و کاگلێریش باسی کرد دوو بابەتی لێک جیاوازن بابەتی باج ئەم بە هەر باجێک کە دائەندێ لەسەر هەر بابەتێکی شارەوانی یاوە بەرهێنەکان ئەمە ڕاستەخۆ ئەم بازانە دەبێت یاسای پێ دەرچێت لە پەرلەمانەوە واتە ئەمە دەسەڵاتی باز دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە بەڵام بابەتی ڕسومات ئەوە هەر لێسەنێک یا هەر بڕەپارەیەک ئاخرێتە سەر بازاڕی گشتی لە ڕێگای شارەوانیەکانەوە کە ناویان نابێ ڕسومات دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران و پێویست بە پەرلەمان ناکە دیارە ئەو دوو خشتەی کە ئەم جارە دوو خشتە بڵاو بۆتەوە لە بە پێ ئەو بڕیاری ژمارە 126 پێنجی دوانزەی
2007 ئەنجومەنی وەزیران دوو خشتەی بڵاو کردوێتەوە و خشتەکان هەموو ئاماژەی کردووە بە هەموو ئەو ڕسوماتی کە وەرێگرن لە بازاڕی گشتی و لە شوێنە گشتیەکان. ئێمەش هەر پێمان وا بوو کەوامە جیاوازیەکی زۆری تایەوە پێویستی بە پیاچوونەوە هەیە لەبەرەوەی ڕاستە جیاوازی لە نێوان پارێزگا و قەزا کردووە، بەڵام من پێمان وا بوو ئەو جیاوازیە هەم لە جگە لە پارێزگا و قەزا پێویستە جیاوازی لە نێوان قەزا و ناحیەکانیشا بکرێت و بە هەمان شێوە دەبوو لە ئەو شوێنانەی شوێن هەیە لە مرکزی پارێزگایە کە شوێنی زۆر گرنگە و داهاتی زۆرە و شوێنی شێ هەر لە ناو سلێمانیایە دوکانێکە یا گازینۆیەکە داهاتەکەی جیاوازە لە مرکز جگە لە قەزا و ناحیەکان بە هەمان شێوە. بۆ ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەی 43مینی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێک لە بڕگاکانی کارنامەی کۆبوونەوەکەمان ئەمە بووە. پێش ئەوەی کارنامەی کۆبوونەوەکە دانین ئێمە وەکو سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگا پەیوەندیمان کرد بە بەڕێز وەزیری شارەوانیەوە و ڕاوێژکارێکی یاسایی لە وەزارەتی شارەوانی و نار بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنەی شارەوانی و سەرۆکی شارەوانی سلێمانی ئامادە بوون بە کۆبوونەوەیەک دوای دانیشتێکی دوور و درێژەوانەی هەموو بابەتەکانیان شی کردبەوە و هەروەها میوانداری بەڕێز کاک عومەر عنایەت وەکو سەرۆکی لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد وەکو سەرۆکایەتی و لیژنەی شارەوانی جارێکی تر لەگەڵ بەڕێز کاک عومەریش کۆبینەوە تاوتەی ئەو بابەتە و بڕیارەکەمان زۆر کرد. دەرەنجام ئێمە ئەو بڕگەیەمان لە کۆبوونەوەی ئەمڕۆدادانا و لە کۆبوونەوەکە دیارە زۆربەی ئەندامانی ئەنجومەن ڕاوسەرنج و تێبینیەکانی خۆیان نووسی و خوێندنەوەی راپۆرتی لیژنەی شارەوانی ئەنجومەنیش ئاماژەی پێکراکە لە ناو هۆڵا خوێندایەوە. ئێمە لە دواترە ینی گەیشت بەڵێ کاگازات ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران بنێرین بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی لە ڕووی یاسایەکەیەوە پەرلەمانی کوردستان وەڵاممان بداتەوە بزانین ڕووی یاسایی دەرچوونی ئەم بڕیارە بە چ شێوەیەکەوە و ئەوان تا چ ڕادەیەک لەگەڵ ئەم بڕیاریان لەبەرەوەی ئەم بڕیارە بڕیارێکی گشتگیرە و پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوەیە ئەوەندەی لە دەسەڵاتی پەرلەمانایە قسەی لێ بکاوەکو گشتگیر ئەوەندە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانە ئەنجومەنی پارێزگاکان توانای دەرکردنی بڕیار و ڕێنمایی و پەیڕەویان هەیە لە سنووری جوگرافی ئەنجومەنەکانیانە و هەروەها بە هەمان شێوە پێشنیار کرا کە نووسراوێک ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکەین بۆ هەڵسپاردن و ڕاگررتنی و پیاچوونەوەی بە خشتەکان و جارێکی تر بە شێوەیەک پیاچوونەی پیا بکرێ کە بەشێکی تری لەوەی کە دانراوە کەم بکرێتەوە بۆی باری سەرشانی هاوڵاتیان لەو ڕسوماتەکەم کرێتەوە لەبەرەوەی داهاتەکان لەم کات و ساتەی کە ئێستا هەرێمی کوردستان بەم قەیرانەیە ڕوا داهاتێکی ئەوتۆیان نییە کە بتوانن ڕوبەڕووی ئەو ڕسوماتە بنەوە و پێشنیارێکی تر کە ئەمەیان بە شێوەی بڕیاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو و ئەم بڕیارەکە ئاراستەی بەڕێز پارێزگاری سلێمانیەکەین بە پێی مادەی 19 لە یاسای ژمارەسی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان بە پێی ئەرک و دەسەڵاتەکانی پارێزگار ئێمە داوا لە پارێزگارەکەین کە ئەم بڕیارە ڕابگرێت تا پیاچوونەوەی کە کرێ بە بڕیارەکەەوە تاوەکو وەڵامی پەرلەمانی کوردستانی ژوەرەگرینەوە. بەڵێ کاگازت کەواتە ئێستا هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی ئەگەر باجیان لەسەر بێت ینی تا ئەو باجە ڕاگیرەوە پێویست ناکە باج بدەن؟ ئێمە وەکو بڕوونم کردەوە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا ینی توانای دەرکردنی بڕیار و ڕێنمایی و پەیڕەومانەیە و کاری ئێمە چاودێری و بەدواداچوونە و بەپێی ئەو مادەی کە لە یاساکەیە خوێنمانەوە ئێمە دەینێرین بۆ پارێزگار جێبەجێکردنی دەکەوێتە ئەستۆی پارێزگار ڕاگرتنەکە ئێمە بەپێی بڕیارەکە داوا لە بەڕێز پارێزگاری سلێمانی یەکەین بڕیار دەرکا بۆ لایەنە پەیوەندیدارەکان و سنووری دەسەڵاتی حکوومەتی خۆجێتی پارێزگای سلێمانی بۆ ڕاگرتنی ئەو بڕیارە تا ئەو کاتەی کە ئەنجومەنی وەزیران ئومێ دەکەین پیاداچوونەوەیکی پێ بکاو و لە پیادوچوونەکەیە چۆن بڵێ ینی ورتر بن لە شێوازی داهاتی هاوڵاتیان لە شوێنە گشتیەکانە. بەڵێ مەوەسمەوەی کە زۆر ڕوون بێ ئێستا دەبێت دوایە و بڕیارەی ئێوە پارێزگاری سلێمانی بڕیارێکی تر دەرکات بۆ ڕاگررتنیە و باج و ڕسوماتەنە بۆی هاوڵاتیان بەڵێ پێم وتی دەبێت پارێزگار
بەڵێ ئێمە بڕیارەکە ئاراسی پارێزگاری سلێمانیەکەین جێبەجێکردنیەکەوێتە ئەستۆی بەڕێز پارێزگاری سلێمانی. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەرم بۆ لای بەڕێز قسەی زیاتری لەسەر دەکەین کاک دلێرگە بگەرم بۆ لای بەڕێز سەبارەتەوەی کە بەڕێز وتت ئەم بڕیارە بنەمایەکی یاسایی نییە کەواتە هاوڵاتیان دەتوانن پێ پابند نەبن ئەوەی کەوتت بەشێکیانەوانەیە کە زیاد کراون هیچ بنەمایەکی یاساییان نییە و پێچوانی مادەی 26 دەستوری عێراق ئەوەی باش بێت ئەوەی باش بێت یعنی ئەوێ بگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەوێ پەرلەمان بڕیاری لەسەر بە یاسایی لەسەر دەرکات بەڵێ یاسایی لەسەر دەرکات لە پەرلەمان یاسای وانە وایە لە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان بەڵێ یاسا هەیە بۆ با چۆن نییە ئەوەی کە ئێستا دەرکراوە ئەمە کە ئێستا هەیە هەڵبەتە یاسای خۆی هەیە شتی خۆی هەیە بەڵام زیادکردنی زیادکردنەکەی کە شتێکە ئەبێ هەم دیسان گەڕێتەوە بۆ پەرلەمان ئێستا وەکو بەڕێز کاگازاد ئیشارەتیشی پێیا مەسەلەی ئەو ڕسوماتە ئەو ڕسوماتانە پێشتر هەبووە زۆری وەکو ئیشارەتم پێیا بۆ نمونە ڕسومات لەسەر ئەوەی کە مەسەلەی تابلۆ یان مەسەلەی قرتاوانە کە هەیە ئەمانە وەختی خۆشی هەرسەنداوە بەڵام لێرە لەوانەیە بڕەکەی زیاکرابێ ئەم بڕشی کە زیاد ئەکرێت بە قەناعەتی من هەت پێویستە بگەڕێتە بۆ پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستانە مناقەشەی لەسەر بکرێ چووکە لەوانەیە کۆمەڵ بەشێک لەو ئەو بڕێک کە هەیە لە سەردەمێکە دانراوە کە بڕەکەی زۆر کەم بێت ئێستا لەوانەیە پێویستی بە زیادکردن هەبێت بەڵام ئەوەی کە هەیە لێرە حکوومەتی هەرێم ئیشارەتی بە کۆمەڵە شت نەکردووە بە چ ئەسبابێک زایەکە بۆ چ شێوەیەکە ئاگاداری پەرلەمانیشی نەکردووە کۆمەڵشتی نەکرد کۆمەڵێ ئاگاداری پەرلەمانی یاخود بڕیاری پەرلەمانی لە هیچ بارەیەکەوە وەرنەگرتووە ئەژینا ئێمە کە ئەڵێن ڕسوماتی شەر باجە کاکە ڕسومات کە لە خۆیدان لێ باجە خۆی ئەمڕۆ وەزارەتێک ناتوانێت لە خۆیەوە بێت بڵێ من ڕسمێک لەسەر مەعاملەیەک دانم ئەوەنەیە ئەیکەم بە ئەوەنە پێویستە ئەمە بگەڕێتەوە بۆچی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانیش دراسی خۆی ئەکا سەیریەکە ئەم باجانە کە ئیمڕۆ بە پێی بارودۆخی خەڵک بە پێی نرخی فرۆشتنی دیناری عێراقی وە پێی ئەو موچەی کە خەڵک وەری ئەگرێت ئەمە کە کەمە یان زیایە ئەینێرێتەوە بۆ پەرلەمانیش لێ مناقەشەی لەسەرکات و بەو شێوەیە هەم دیسانێتەوە بۆ ئەنجومەنی ئێستا زیادکردنی تعلیماتی پێدەرەچێت ئەنجومەنی وەزیران یاخود کاندێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران لەقی ئەو یاسایە ئەو کاتێک کە تعدیل کرا ئەینێرێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکانیش تعلیمات و پێڕەوی پێدەرەکەن کەواتەوەی کە ئێستا زیادکردنەکە پێچەوانەی دەستوری عێراق پێچەوانی دەستوری عێراق کۆمەڵێک پەرلەمانتار باسییان لەوە کردووە کە دەتوانن لە دەرگای فیدراڵی ئەمە هەڵبۆشێنەوە پێتان وایە دەکرێت ئەمە بکرێ بۆنەوە بۆ هەڵبۆشانەوەی ئەزانشی خۆی کۆمەڵە شتێ ئەکرێت بەڵام کۆمەڵە شتێ ئێمە ماوەیە کە نازانم سەردەمێک فێری ئەو ئێمە با بتوانین تەوازنێ لە وەزعی سیاسی شاوەربگرین سەردەمێکی حسابێک بۆ حکوومەتی ئیتیحادی ناکرا ئێستا شەر قسێکەکرێ ئەگەڕێنەوە بۆ دادگای فیدراڵی کۆمەڵە شیوەها ئەمە ئەتوانێت حکوومەتی هەرێم خۆی چارەسەری بکات پەرلەمانی کوردستان ئەتوانێت خۆی چارەسەری بکات چارەسەری بکات کە بۆ شێوەیە هین بێت یعنی ئێمە با بۆ شێوەیە نەبێت دیتر هەرکە ئێمە دەستورمان هەیە بەپێی دەستورەکە هەم حکوومەتی هەرێم هەم پەرلەمانی کوردستان چۆن کاتی خۆی حکوومەتی هەرێمیش ساوێکی بۆ حکوومەتی اتحادی ناکرد و بغرا بوو ئێستا ژوامان لێ نەیە حکوومەتی هەرێمیشەوە نەبە بەهێزی بزانین هەموو شتێک بەرینەوە بۆ دادگای فیدراڵی چونکە ئەوەتانی ئیمڕۆ بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلەیمانی کە کۆمەڵی خەڵکی شارەزای بان کردو کۆمەڵ مناقەشاتی لەسەر کردووە ئەمە خۆی لەخوا ئەوەیە کە ئەتوانرێت هەوڵ بدرێ شتی لە مناقەشاتی لەسەر بکری ئەمە گۆڕانکاری ئەمە ئێمە جارە هەوڵەکانی ناوخۆمان چۆن ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست پێشخەری کردووە لە چاو ئەنجومەنی پارێزگاکانی تردا با چاوەڕێ ئەو بکەین زین ئەوە چی لێت ئەو کاتش کە بۆ شێوەیە بوو بە قەنەعەتی من ئەتوانێت بە شێوەیەکی تر ئەنجومەنی پارێزگاکان ئەتوانش کار لە دادگای فیدراڵی بکەن و بەپێی ئەو مادەی 28 دەستور ئەنجومەنی پارێزگاکان بە قەنەعەتی من ئەتوانن زیاتر سپاس دەکەم دواتر دەگرم وڵای بەرز کاکێ ئازاد هیچ نیازێکتان هەیە ئەگەر ئەمە چارەسەر نەکرێ مەسەلەن پەنابەرن بۆ دادگای فیدراڵی چووکە باز لەو دەکرێت دەتوانرێت لەم ڕێگەشەوە هەڵبوەشێنرێتەوە هەنگاوی داهاتوتان ئەمە بێت بۆ زانیاری بەڕێستان دیارە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرکردنی بڕیارەکەی پاڵپشت بووە بە
یاسای ژمارە 1963 کە ئەم یاسای هەرچەند لە عێراق ئێستا بەرکار نییە بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرکارە و توانای بەرکارکردنیان هەیە لەبەرەوەی بۆ خۆشتان نەزانن هەرێمی کوردستان دەسەڵاتێکی هەم تەشریعی و هەم تەنفیزی و هەم قەزایی سربەخۆی هەیە بۆیە ئەوان لە دەرکردنی بڕیارەکەیە اعتمادیان کردوتە سەر ئەو یاسایە بەپێی ئەو یاسایە دەریان کردووە هەرچەند ئێمە دوای ئەوەی کە پەیوەندیمان کرد بە بەڕێز وەزیری شارەوانیەوە ئەگەر دەرفەتم بدەیتێ وەزیری شارەوانی ئاماژەی بەوە کردوتی ئێمە ئەو تابلوانەی کە لە کۆگا و لە شوێنە گشتیەکانی بازاڕە هەڵواسراوە ئێمە ڕسوماتمان نەخستوەتە سەر کۆی قەبارەی تابلۆکە ئێمە تەنها ڕسوماتمان لەسەر نووسینی قەبارەی نووسینی سەر تابلۆکە دانراوە تا ئەوانەی کە لە مەتر بە مەتر زیاتر ئاجینا تابلۆکەی هەرچەندێ گەورەبێ ئێمە گوای ڕسوماتەکەیان لەسەر قەبارەکەی دانەنەوە بە یعنی بە نێتی خۆیان و بە قسەکردن و بەڕای ئەوان کە وای ئاسانکاریەکی زۆریان کردو گویان نرخەکانیان زۆر داگرتووە بەڵام ئەمە پێمان وایە بە پێی داهاتی ڕۆژانە و مانگانە و ساڵانەی ئەمڕۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێمان وایە پێویستی بە پیاداچوونەوەیەکی زیاتر و باشتر هەیە لە بۆ ئەوەی کەوا زیاتر لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ ئێمە دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر گەورە و سەختایە بەڵام بە هەمان شێوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەیرانەکە زیاتر بەرۆکی هاوڵاتیانی گرتوتەوە سەختتر و دژوارترە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە لەم کات و ساتەیە پێویستە پیاداچوونەوەیکی ورتر و زیاتری بۆ بکرێت. دەتانەوێت دوایەوە هەنگاوی تر بنێن بۆنم لە دگای فدرالی و مەسەلەیەک لا بکرێت چووکە بەڕێز باست کەم یاسا لە عێراقیش من پەرلەمانتار میوانمان بۆ باسی لەوە کرد کە لە 2016 ئەم یاسایە لەیان پەرلەمانی عێراقەوە ئیلغا کراتەوە یاسای داهاتی شارەوانیەکان ژمارە 130 ساڵی 1960 سەدەمی بەعس. بە دڵنیایی لەوێ وەکو وتم بەرکار نییە بەڵام لە هەرێمی کوردستان بەرکارە تا ئەو کاتەی لە پەرلەمانی کوردستانەوە ئەم یاسایە هەموار نەکرێتەوە یاخود ڕانەگیرێ ئەنجومەنی وەزیران بە پێی یاساڵێ من بە پێی یاسا ئەمە ڕێی من نییە بەڵام بە پێی یاسا تاوەکو ئەو یاسایە هەموار نەکرێتەوە لە هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران ئەتوانێت کاری پێ بکات بۆیە ئێمە نووسراوەکەی خۆمان ئاراسی پەرلەمانی کوردستانەکەین بۆیە لە ڕووی یاساکەشە بۆی پەرلەمانی کوردستان کە گژیرەوە دەتوانێت یاسا بۆ هەموو هەرێمی کوردستان دەربکا و دەتوانێت هەمواریش بکاتەوە بۆیە پێمان وایە ئێمە ڕوبەڕووی ئەوانەکەینەوە بۆی ئەوان بتوان لە ڕووی یاساییەوە ڕوونکردنەوەیکی زیاتر بدەن بە ئێمەوە ئەو کاتێ دوای وەرگرتنی ڕوونکردنەوەکەی پەرلەمانی کوردستان و وەڵامی ئەنجومەنی وەزیران دواتر پێویستە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر وەڵامەکانی ئێوان جارێتر کۆبێتەوە بۆ دەرکردنی بڕیار و ڕاستپاردەی زیاتر. بەڵێ سوپاس دەکەم کاگازە دواتر دەگرێم وڵای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵام بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک درێرەکە بگەرەمەوە لای بەڕێز تا چەندێک گرینگە ئەنجومەنی پارێزەکانی دیکەش قسە لەسەر ئەم پرسە بکەن و ئەم بڕێرە ڕابگرن بۆی کاریگەری هەبێت دوای بینەستە ڕۆڵی پەرلەمانتەران پێتان وایە نەدەبوو پەرلەمانتەرانیش دەستیان بۆ ئەم پرسە بێت لە پەرلەمانی کوردستان؟ خۆی شوێن لەسەرەتا میشارەتم پێڵم دەستخۆشی لە ئەنجومەنی پارێزگای سلەیمانیەکەین کە هەڵسا و دەستپەشکەری کرد پێش بۆ ئەنجومەنی پارێزگاکانی تریژ وەکو پارێزگای هەولێر پارێزگای دووەک ئەو دەست پێشخەریام کردایە و هاوەنگیام کردایە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلەیمانیە لەبەرەوە ئەمە ڕەبتە بە قوتی هاوڵاتیانەوە بە ژیانی هاوڵاتیانەوە و ئەنجومەنی چۆن ئەنجومەنی پارێزگای سلەیمانی ئەزانێت کە قەیرانی هەڵبەتە ئەنجومەنی پارێزگای هەولێر و دووەکیش ئەزانی ئیمڕۆ ئەم قەیرانە داراییە هەیە ئەزانێ بار و گوزەرانی خەڵک خراپە چونکە هەموو قەیرانێکی دارایی کە لە هەر وڵاتێکە ڕوئایات تاسی زەرمەند یەکەم کێ هاوڵاتیانە هاوڵاتیان و هاوڵاتیان باجەکەی ئەدەن لەبەرەوە ئیمڕۆ باجێکی زیاتریشی بخرێتە سەرشان ئەمە خۆی لە خۆیان بڕی من شتێکی چاک نییە یاخۆ ڕسوماتی زیاتری بخرێتە سەرشان شتێکی چاک بۆ پەرلەمانتاران نەدەبوو ئەوانیش دانیشتێکی تایبەتیان لەسەر بکرد بە پەرلەمان ئەگەر بێت و نووسراوێک تەڵەبێک شتێکی بە شێوەیەکی نووسراو بۆ نەچێت بە تەحریری بڵین بۆ نەچێت بۆ پەرلەمان لەسەر ئەساسێک کۆبوونەوە بکات یعنی ئەمە کەوێتە سەر ئەنجومەنی پارێزگاکان ئەوان کە نوێنەرایەتی خەڵک بکەن و لەگەڵ بەڵام پەرلەمانتار بوون لەگەڵ طلب لە پەرلەمان بکەن و تانی کاگازات ئیشارەتی پێ ئەڵێ ئێمە ئەو نووسراوە ئەەکەین بۆ پەرلەمان و پەرلەمانیش بە جواب باتەوانێ هەڵبەتە پارێزگای سلەیمانی ئەوختە دوێتە واقع دەستیان خۆش بێت ئەبنە نوێنەری هەموو هەرێمی کوردستان بەو شێوەیەکە هەیە ئەمە خاڵێکی تر ئێمە کە ئیشارەتین بە یاسای ساڵی 1963 40 ساڵ دوایەوە دەستوری عێراقی نووسراوە دەستوری عێراقی کۆمەڵی دەستور گەورەترە دەستور دایکی یاساکانە ئەمە ئەوە اینجا دوای ئەوە دەستور لە دەستورە شتەکانی کرا ئەبێ ئیشارەتی پێبا یعنی حکومەت لە پەرلەمان چێ ڕوونی بکاتەوانێ بە چه ئەساسێگیری کردو ئیترەوە یاسایە تعدیل ئەکاتەوە ئیلغا ئەکاتەوە کاری پێ ناکرێت بە چ شێوەیە لە پەرلەمان کاری لەسەر بەڵام ئێمە لە فکرمان نەچێت کا حەکیم با یەکشت بڵین ئێمە بۆ هەموو کاتێک داوای ئەوە کراوە کە حکومەتی مۆسەساتی بێت یعنی لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا حکومەتەکان لەسەر باج ئەژین و ئەو باجە لە ڕێگەی مؤسساتی تایبەتی خۆیەوە هەمدیسان تۆزیع ئەکرێتەوە بۆ خزمەتگوزاری خەڵک بۆ ژیانی خەڵک بۆ باشکردنی خەڵک یعنی بۆ نمونە ئێستا باجەکە وەرەگیرێ لە ئاو لەگەڵ ئەو باجەی لە زۆر وڵاتە لە ئاوڕۆ وەرەگیرێ دوو باجی جیاوازە تێکەڵ بەیەکتی ناکرێت هەرێکە سندوقی خۆی هەیە بۆ مەجالەکەی خۆی سەرنێ بەکارێنرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان ئەمە ئێمە ئێستا کە ئەڵێم سەر لە شێوایەکی پێوە دیارە یعنی ئەبێ ئیشارەت بەوە بیرێ ئەو باجانە کە ئەکرێتەوە ئەچێتەوە کوێ بۆ چ شوێنێکەچێ بۆ چمە بەستێکی تر بۆ چمە بەستێکی تر تەرخان ئەکرێتەوانێ ئەگەر ئێمە بە تاقی تەنیا بۆ بەستی ئەوە بێ کە موچەی فەرمانبەران و موچەخۆرانی پێدابین کەین ئێمە بواری ترمان هەیە یاخود بڵێن سەکتەری ترمان هەیە بۆ نمونە کۆمەڵی کۆمپانیای گەورەمانەیە لە بواری دۆزینەوەی نەوتا لە بواری دەرهێنانی نەوتا لە بواری بە بازارکردنی نەوتا لە بواری خزمەت گوزاری لە کۆمپانیا نەوتەکان ئەمانە کە کارەکەن ئەمانە وەکو بەخشراون تەنها بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بەخشراون لە باج لەلایەن حکومەتی هەرێمە ئەمانە پێویستە باجیان لەسەردا بن و باجەکانی ئەمانە زۆرترە بۆ خەڵک و خەڵکی ئیسفادەی لێ ئەکات یعنی ئێمە یەکێک لە مشکلەکانی کە پێشتر هەمان بۆ لە وڵاتی خۆمانە لەم هەرێمە کە حکومەتی مۆسەساتی نەبووین کە باج وەرگیراوە داهات وەرگیراوە هەر یەکەیان نەخراوەتە ئەو باج ئەو لێبڕینانە کە هەیە سندوقی تایبەتی خۆیەوە بۆ نمونە هەتاکو ئەم دقەیە ئێستا ئێمە سندوقی تەقاوەتیمان نییە سندوقی تەقاوەتیمان نییە کە ئەمەیەکێکە لە ئەو شتانی کە ئێمە ئەڵین بە سیستەم بکرێت بۆ نمونە هەتاکو ئێستا ئێمە سندوقی نیشتەجێبوون کەس نازانێت لەکوێ و چۆن و پارەکەی لە چ شوێنێکە بۆکوێ کەی بەکار هاتوێ بەکارێنراوێت بەڵام ئێمە پێویستە لە ئێستاوانەیە حکومەتی هەرێم هەمان ئەو غەڵەتانی پێشتر کە بە مەغروری و کاریە کرد دووبارەی نەکاتەوە بە شێوەیەکی تر بێت کە بە حقوق و مؤسساتی بێت و لە خزمەتی خۆشیا بێت و لە خزمەتی خەڵکی شابێت و خەڵک سوودمەند بێت چووکە حکومەتی خەڵکە ئەگەر خەڵک نەبێ حکومەتیش لەسەر ئەساسێک تشکیل سپاس دەکەم کاک گازەدەک بگەرەمەوە لای بەڕێزت هیچ چاوڵێک نەدراوە لەگەڵ قسەتان نەکردووە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای هەولێر و ئەنجومەنی پارێزگای دووەکیش کە بەیەکەوە مەسەلەن بڕیارێکی یاو بەش لەسەر ئەو مەسەلەیە بدەن هیچ شەڕاوێژ و ڕاگۆڕنەوێک نەبووە لەم بارەیەوە؟
لە پێشترانە بۆ ئەمڕۆ بەشێک لە ڕای ئەندامانی ئەنجومەن و بەشێک لە ڕایەکان وابوو لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە دوایەم کۆبوونەوەی پەیوەندی بە هەم ئەنجومەنی پارێزگای هەولێر و هەم ئەنجومەنی پارێزگای دهۆی شەوە بکەین. ئومێ دەکەین کە بتوانین ینی دەنگەکانی هەرسی ئەنجومەنەکە بکەینە یەک ڕاو یەک دەنگ و یەک سەرنج بۆی ڕەنگە بە دڵنیایی ئەگەر هەرسی ئەنجومەنەکە بێ قورسایی زیاتریە بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران. و لە ڕاستیە ئێمە پێمان وایە کە لە واقعا ڕسومات یا باج وەکو کاگلێریش باسی کرد لە هەموو دنیا ڕەنگە دەوڵەتداری زۆری لەسەر وەرگرتنی باج ڕسومات بێ، بەڵام ئەو باج ڕسوماتی کە وەرەگیرێ لەو جێگانەی وەرەگیریا بێ بەشێکی بۆ هەمان ئەو جێگانە و بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی هەمان ئەو شوێنانە خەرج بکرێتەوە کە ئەو باجەیە ئەو ڕسوماتیان لێ وەرەگیرە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە کات و ساتێکە خەبەری بۆ ئەم بابەتانە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی لەژێر بارێکی زۆر قورسی قەیرانی دارایەن ئەجینا دەبوو لە دوای 2023 تا کۆتایی 2013 کە بار و گوزەرانی ئەم حکوومەتی هەرێمی خۆی باش بوو ئەمی هاوڵاتیانیش باش بوو. ئەگەر لەو کاتەوە ئەم شێوە ڕسوماتانە دیاری بکرایە لەسەر هەموو شوێنە گشتیەکانی کە پەیوەندی بە شارەوانیەوەیە پێم وایە کارێکی زۆر ئاسایی دەبوو ئەگەر ئەو پلان و نەخشەیە لە کاتی خۆی لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوەدامداڕەنە بۆ ئیسە کاتێکی ئاسایی وایە. بەڵام بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە داڕشتنی ئەم پلانەیە زۆر دواکەوتووە و وەک دواکەوتووە کات و ساتێکی زۆر خراپ و زۆر نەگونجاوی هەڵبژاردووە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی. ئومێ دەکەین جارێکی تر پیاداچوونەوەی پیا بکرێتەوە و بە شێوەیەک بێتەوە کە لا بەرژەوەندی هاوڵاتیان بێ بۆ هەموو حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ خۆی لە ئێمە لە ئەنجومەنەکان زیاتر و لە هاوڵاتیان زیاتر ئاگای لە بار و گوزەران و ژیانی هاوڵاتیان بێ کە لە ژێر بارێکی چەند قورسان و ڕەنگە ئەم شێوە ڕسوماتانەی کە لەم کات و ساتەیە دەرەچێت ڕەنگە زۆرتر زیاتر باری هاوڵاتیان قورس بکە کە ئێستا یعنی داهات لە کۆی گشتی بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کۆی سێکتەرەکانی بازاڕی کوردستانە پێم وایە داهات بە شێوەیەکی زۆر لە ڕادە بەدەر کەمی کردووە و ئەو کەلوپەلانەشی کە ئەفرۆشرەیە لە بازاڕە ئەوی شوکارانەی کە ئاکرێت لە چاو ساڵانی پێش 2014 پێم وایە قازانجیش بە ڕادەیەکی بێ ئەندازە کەمی کردووە بۆیە لەبەرەوە ڕسوماتەکە بێتە بار گرانی و قورسیەکی زۆر ئێمە ناڵێن نەبێ دەڵێن هەبێ بەڵام لە ئاستی بژێوی و داهاتی هاوڵاتیانە بێ. بەڵێ ئێوە چ زەمانەتێک دەدەن بە دانیشتوانی سنووری پارێزگای سلێمانی کە ئەم بڕیارە مەسەلەن ڕاگرتنەکەی هەمیشەی بێنەک بۆ ماوەیەکی کاتی بێت چووکە پێشتریش وە بزانام لەسەر مەسلەی پاشەکەوتی موچەیەوە لەگەڵ ئەنجومەنی پارێزگەکانی دیکە بڕیارتاندا کە ئەمە بۆ مەسلەی قەرز بەکاربێنرەوەی هاوڵاتی قەرزی لای حکوومەتە بەڵام دوجار نەچۆ بواری جێبەجێکردنەوە چ زەمانەتێک کەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە؟ ئێمە بۆ جێبەجێکردنی بڕیارەکە وەکو پێشتری ژامەژەم پێکرد ئێمە ڕوبەڕووی بەڕێز پارێزگاری سلێمانی یەکەینەوە و جێبەجێکردنەکەی یەکەوێتە ئەستۆی پارێزگاری سلێمانی و ئێمە وەکو ئەنجومەنەوەی لەسەرمان بووە ئەمە بووە کە کردومانە بە بڕیارێک و بە دوو پێشنیار بڕیارەکە بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی پێشنیارەکانی بۆ پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران. پێشم وایە ینی دەسەڵاتەکەی ئێمە هەر ئەوەندەیە و پێشم وایە زۆر بەباشی بەکارمان هێناوە و سلماندمان کە ئێمە بە ڕاستی نوێنەری هاوڵاتیانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانین کە بە خەمێکی گەورەین بۆ هەموو هاوڵاتیانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگاکەمان. بەڵێ بەڵام بوونم لە بڕیارەکەی حکوومەتی هەرێمە باز لەوە کراوە گەر باج نەدرێت سزا هەیە بەڕێز دەتوانیەوە بە هاوڵاتیان بڵێ نەچن باج بدەنەوەی کە زیاد کراوە نەیدەن بە حکوومەت لە سنووری پارێزگای سلێمانی؟ ئێمە تەبەن ئەوەی کە ئەو سزایی کە باسی کردووە بە دڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەنیازە بۆ جێبەجێکردنی ئەو ڕسوماتە لەو شوێنانەی هەر کەسێک کە ڕسوماتەکە جێبەجێ نەکاواتە دەفعی ڕسوماتەکە نەکا دواتر ئیشوکاری بکەوێتە هەر دام و دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی لەوێ ڕای ناکرێت. بۆیە ئێمەش بە پێی مادەی 19 لە یاسای ژمارەسی ساڵی 2000 ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەم جێبەجێکردنە ڕاستەخۆ پەیوەندی بە پارێزگا و دام و دەستگاکانی پارێزگایەوە بۆ ئێمەش ڕوبەڕووی
پارێزگای سلێمانیمان کردەوە ئەو دەسەڵاتی بەسەر کۆی دام و دەستگاکانی سنووری پارێزگای سلێمانی هەیە وەکو دەسەڵاتێکی جێبەجێکار. بەڵێ کەواتە ئەگەر ئێستا پارێزگاری سلێمانی جێبەجێ نەکات ئێوە دەتوانن وەکو ئەنجومەن لێپرسینەوەی لەگەڵا بکەن؟ من بە دڵنیایی بۆ لێپرسینەوە ینی لە دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەبەن دانانی هەر بە پێی یاساکە دانانی بەڕێز پارێزگار و جێگرەکانی و دانانی بەڕێز بزان لە بەڕێوەبەری گشتی و قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان ئەمانە هەمووی لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایەوە پێویستە هەمویان متمانە لە ئەنجومەنی پارێزگاوە وەربگرن مادام متمانە لە ئەنجومەنی پارێزگا وەرەگرن کەواتە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی میوانداری و بانگێشکردن و لێپێچینەوەی هەیە لەگەڵ کۆی ئەو دەسەڵاتانی کە باسمان کرد. بەڵێ سوپاس دەکەم کاگازە دواترەگە دەرفەتە بوو دەگەڕێنەوە لای بەڕێستان کاک دلێر بەڕێست باس لەوە کرد کە ئەم بڕیارە بنەمایەکی یاسایی نیە هەندێک ئەو زیادکردنە بوون و پێچوانەی دەستوری عێراق بەڵام لە ڕوو ئابووریەکەوە ئەی بنەمای ئابووری هەیە مەسەلەن ئایا لایانی ئابووری هەرێمی کوردستان خەڵک لەبارە بۆ جێبەجێکردنی بڕیاریانی پێوەری ئابووری هەیە زیادکردنی باجە؟ ئێمە کە ئیمڕۆ سیرەکەین هەموو کەسێک ئەزانێت کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایی زۆر گرنگایەوە لە قەیرانێکی سیاسیشدایە کەواتە ئەمەی کە ئێستا ئێمە تەماشاکەین لە کاتێکا خەڵک موچەی نییە و ئەو ڕوب ئەموچەیەش کە هەیە لە ساڵێکە 9 مانگی وەرئەگرێت 8 مانگی وەرەگرێت یاخود خانە نشینان ئەوەتانێ ساڵێکە 4 مانگیشی وەرناگرن لەم کاتەیە ئەگەر بێت و تۆ لە ڕووی ئابووری و پلانێکی مەدروس پلانێکی دراسەکرا و چاکە نەبێ بۆ کەمکردنەوەی باج یا زیادکردنی باج کێ زەرمەندیەکەمە بێت هاوڵاتیان زەرمەندیەکەمە بێت بۆ نمونە لە ڕووی ئابووریەوانەیە لێرە لەم کاتەیە کە تۆ موچە نەبوو لەبەرەوەی ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیە داهاتەکەمان زیاتر لە مولکانەی نەوت و لە نەوتەوە یانەوەیە کە بڵین لە حکوومەتی عێراقیەوە کە ئەهاو جاران لەوە بوو لەبەرەوە داهاتەکانی تری ناوخۆمان زۆر کەم بوو لەبەرەوە کەواتە چی بازار گەرمەکە موچە بدرێ پرۆژەی خزمەتگوزاری پرۆژەی ئاوادانکردنەوە بەردەوام بێت ئەوەی کە لە ئێستا ئێمە ئەیبینین ئەوتانێ لە 2014 زۆربەی زۆری پرۆژەکان وەساوە یاخود پرۆژەی تازە نییە اینجا ئەمە لە لایترەوە موچەش کەمە کەواتە بازاڕیش کزە کە بازاڕیش کەس بوو تۆ ئەم باجەی بخەیتە سەر ئەم بۆ ئەهلی بازارەڵەن چی کاسب لە کاتێکا کە کار ئەکا بۆ قازانجێکە چی باجێکی بخرێتە سەر چ نرخێک بەرز بێتەوە لە دەروی وڵات لەسەر ئەو دابرێت ئەوی شەیخاتە سەر هاوڵاتیان کەواتە لە ڕووی ئابووریەوە هاوڵاتیان هەم دیسان تووشی قەیرانی ترە بنەوە تووشی بارگرانی ئەبنەوانێ تووشی گوزەرانیان خراپتر ئەبێت هاوڵاتیان سەر لە نوێ بەڵێ بەڵام قسەک لە سەرەوەی بەرز کەوت حکوومەت تووشی سەر لێ شێوان بووە هۆکارەکەی کاتێک کە 2013 مەسەڵەن خەڵک بارودۆخی باش بوو ئەم بازانە زیاد ناکە بەڵام لەم بارودۆخی خراپە دێ باز لەسەر خەڵک زیادەکە سری کە چۆنم ئێستا بڵین باج کەوکو شارەتمان پێبێت دراسە بکرێت لە چ کاتێکە زیا بکرێەوە بە چ شێوەی بێ ئێستا کە خەڵک خۆی لە قەیرانایە باش بەچێ مەبەستێک زیاکەیت ئێمە ئیمڕۆ یەکێک لە مشکلەکانی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە کە مشکلی دەستوریمان هەیە ئەگەر ئێمە قەرارە وەکو هەرێمی کوردستان پابند بین بە دەستوری عێراقیەوە بە قەناعەتی من خۆم بۆ ئەم کاتێک کە ئێسالی دانیشتون دەستوری عێراق بۆ ئێمە لە بارتر و بۆ ئێمە قازانشرا و حکوومەتی عێراقی شەم ئیسفادەی لێ ئەکات بەڵام ئێمە زیاتر سووری لێ ئەبینین ئەگەر ئێمە قەرارە پابند بین بە دەستوری عێراقیەوە ئەبێ بۆ هەموو بڕیارێک بۆ هەموو شتێ بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی ئەمە خاڵێک خاڵی دووەم ئێمە ئەگە قەرار قەناعەتمان بەوە بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە و حکوومەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمانەیە بەردەوام بین بۆ دایمی پێویستە ئەم حکوومەتە بە مؤسساتی بکەین پێویستە بۆ ئەقلەتەی ئەو ئەقلەتەی پێش ئەوەی کە لە ساڵ 51 خاکمان لە دەسوو بۆ ئەقلێتەوە بیر نەکرێتەوانێ کە ئێمە بە مەغروریەوانێ و نەمانوێت بە مؤسساتی بکەین نەمانوێت خزمەتی خۆشمان و خزمەتی هاوڵاتیانیشکەین پێویستە لە ئێستاوە هەنگاو بنین بۆ مؤسساتکردنی دەوڵەت بە خزمەتکردنی هاوڵاتیان و مانەوەی دوپیتان زۆر بە کورتی بڕیادەر لیژنی دارایی پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە 24,000 کۆمپانیا لە کوردستان هەیە بەس 10,000یان بازدەن 14,000یان بەخشراون ینی ئەگەر حکوومەت بێوێ داهاتی دەستکەوێ زیاتر
ئەو باشتر نیە لە بری هاوڵاتیان باز بخە سەر کۆمپانیا وەکو من ئیشارەتم پێ نازانم من و حسایم لا نییە و داتایەکە بڵێن چەند هەزاری باجێنیان باشیان بەڵام ئەوە زانین زۆربەی زۆری کۆمپانیەکان ئیمڕۆلی فلازبوونان بەڵام چەند کۆمپانیاکە کە پێویستە کە بەخشراون بە تایبەتی لە بواری چیا لە بواری دەرهێنانی نەوتە لە بواری مامەڵەکەی بازرگانیکردن بە نەوتەوانەیە لە بواری خزمەت گوزاریەکانی کۆمپانیا نەوتەکانەوە کە ئەمانە یان پاسەوانیکردنی کۆمپانیا نەوتەکانەوانەیە کە ئەمانە بەخشراون لە باج پێویستە ئەگەر ئەوان نەبەخشێن لە باج و باش لەوە بسەندێ بە قەنەعەتی من بڕەکەی زۆر زیاترەوە بێ لەوەی کە لە خەڵکی ڕەش و ڕووتی خوارەوەی بسەنیت ئەوەش ئەتوانرێ بۆ کاتێکی تر. بەڵێ سوپاس دەکەم کاگازات دواپرسیارمان بۆ بەڕێستان بە کورتی بەڵام لە دەرەوەی تەوەری بەرنامەکە سەبارەت بە مەسەلەی موچە بۆ مەسەلەی موچە حکوومەتی عێراقی تاوەکو ئێستا پەیوەندی کردووە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامەڵەتان لەگەڵا بکات بۆ داهاتوو موچە بنێرێت یاخود ئێوە هەوڵتان دەبێت لەمڕۆ بە کورتی بێ سوپاس دەکەم. تا ئێستا وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە هیچ نووسرا و یاداشت و هیچ پەیوەندیەکی فەرمی لە نێوان ئەنجومەنی پارێزگای سلێمانی حکوومەتی ناوەندا نەبووە بە هیچ شێوەیەک. بەڵێ بەنیازنین ئەوە بکەن لە داهاتوو بۆ چارەسەری موچە؟ ئەوەی کە دەڵێن ئەمە بۆ موچە تایسە نەبووە بەڵام بۆ پێداویستیەکانی تری بۆ نمونە وەکو پێداویستی نەوت و ئەوانە بەردەوام ئێمە پەیوەندیمان هەبوو و نووسراومان ناراسی وەزارەتی نەوتی عێراق کردووە بۆ ئەو پێداویستی و یا زەڕورەتەکانی سنووری جوگرافی ئەنجومەنەکەمان بەڵام وەکو موچە بەڕێستان بخۆتان نەزانن ڕاستەخۆ پەیوەندیەکان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتەکانەوە بووە و تا ئێستا هیچ ئەنجومەنی پارێزگایەک لە سنووری هەرێمی کوردستانە ڕاستەخۆ معاملەی لەگەڵ حکوومەتی ناوەندا نەکردووە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروە دلێر محمود بڕیادەری پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەوە.